کەمتر لە 60 ڕۆژ ماوە بۆ ڕۆژی هەڵبژارنەکانی ئەمریکا بڕیارە ڕۆژی سێشەممە بە کاژێر 9 شەو بە کاتی واشنگتن کە دەکاتە 4 بەیانی بە کاتی هەولێر بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە بڕیارە دیبیتی نێوان کامەلا هاریس و دۆناڵد ترامپ ئەنجام بدرێت. چاوی ئەمریکیەکان و جیهان لەسەر ئەم دیبیتەیە. ئەم دیبیتە یەکەم دیبیتی سەرۆکایەتیە لە نێوان ئەو دوو بەربژێرە یەکەم ڕوبەڕبوونەوەی ڕاستەوخۆیانە. بۆیە پێشبینیەکی زۆر هەیە بۆ دیبیتە باسی شتگەلێکی زۆر دەکرێت لە دیبیتەکەدا کە پەیوەندی ڕاستەخۆیان بە ژیانی ئەمریکیەکان و هەروەها مەسلەی فۆرین پۆلیسیش و یاخود سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە هەیە. ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم نامۆ عەبدوڵڵا و هێمن عەبدوڵڵا منیش ڕێباز عەلی لێرە لە ئەمریکاسیدا باسی ئەو دیبیتە دەکەین پێشبینیەکان چییە و ئامادەکاریەکان چییە بۆ دیبیتەکەی نێوان ترامپ و هاریس. Well, Donald, I do hope you'll reconsider to meet me on the debate stage. Because as the saying goes, if you've got something to say, desperately trying to hide Kamala's failures and extremism from the public. They don't want the people to know how unfit she is to serve. She's unfit to serve. Everything she touches, she ruins. نامۆ ئەمەیە لە تۆ دەست پێ بکەم. دەزانین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئامادەکاریەکی زۆر هەیە لە نێوان هەردوو کامپینی ترامپ و هاریس بۆ ئەم دیبیتە. ئەو ئامادەکاریانە چین؟ خۆیان چۆن حازرەکەن بۆ دیبیتەکە؟ بەڵێ ڕێباز بەپێی ئەو زانیاریانەی کە هەردوو کەمپین بڵاویان کردوێتەوە کامەلا هاریس با لە کامەلا هاریسەوە دەست پێ بکەین کە کاندید دیموکراتەکانە نزیکەی هەفتەیەکە لە هۆتێلێکی ویلایەتی پنسیلڤینیا شوێنی بەکرێ گرتووە و لەوێ مەشق دەکات یاخود خۆی بۆ دیبیتکردن ئامادەکات بە وردەکارێکی زۆر زۆرەوە باڕوونی بکەمەوە. یەکێک لەو شتانەوە یەکێک لە ڕاوێژکارەکانی جلوبەرگی یاوشێوەی ترامپ لەبەرەکات بۆی باخێکی درێژ دائنیشێت لە لای کامالا هاریسەوە کە ئەویش دیبیتێکات بۆ ئەوەی واهس بکات کە دیبیت لەگەڵ ترامپ خودی ترامپ خۆی ئاکات و هەروەها تەنانەت لایتی ژوورەکەش ئەو ژوورەی کە تیا دیبیت ماک دیبیتەکە یاخود دیبیتی ساختە یاخود دیبیتی خۆ ئامادەکردن تەنان لایتی ژوورەکەشیان بە جۆرێک ڕازانوێتەوە کە لە لایتی ستەیجی دیبیتەکە چێ بۆی کامەلا هاریس بە هیچ شێوەیەک تووشی شۆک نەبێت کە چۆر ژووری دیبیتەکە و هەموو شتێکی بەلاوە ئاسایی بێت. بەڵام کە دێتە سەر ترامپ شێوازێکی زۆر جیاواز دەبینین. ترامپ ڕاوێژکارەکانی دەڵێن پێویستی بە دیبیت نییە خۆی بۆ ئەمە دیبیت ئامادە ناکە. ئەوەی هەیە لە جیاتی دەڵێن ناوێناوە پۆلیسی پرپ ینی چۆن بڵێ وەکو لەبارەی سیاسەتەوە خۆی ئامادەکات تەنانەت ئەبدەیتی زانیاریەکانیەکانەوە لەبارەی سیاسەتی دەرەوە و سیاسەتی ناخۆ ئەو شتانەوە هیچ خۆ ئامادەکارێکی ناکات. کەسێکی وەکو کامەلا کەسێک نییە بۆ نمونە ڕۆڵی کامەلا هاریس بکێڕێت لە ئەو خۆ ئامادەکردنانی ترامپدا. ڕاوێژکارەکانی دەڵێن کەسێکە بە سروشتی خۆی لە دیبیت زیرەکە و پێویستی بۆ شتانە نییە. یەکێک لەو کەسانەی کە یارمەتی ترامپ بدات بۆی خۆی ئامادە بکات ئەم ژنەیە تەلسی گابرد کە پێشتر کاندیدی پارتی دیموکراتەکان بوو و دیبیتی توندی لەگەڵ کامەلا هاریسا کردو بە توندی ێرشیە کردە سەر کامەلا هاریس بەڵام بەم دوایە دەری خست کە پاڵپشتی ترامپ بکات. بە کورتی لێ خاڵە ئەمەیە جیاوازیەکە ڕوون بکەمەوە بۆوانەی کە دۆسی تۆپی پێن ئەزانن کە تیپەکانی تۆپی پێ چۆن نەتوانن خۆیان بۆ مێسی ئامادە بکەن بۆ کۆنتترۆلکردنی مێسی ئامادە بکەن. کامەلا هاریس بە هەمان شێوە خۆی بۆ ئەوە ئامادەکات چۆن کۆنتترۆلی ترامپ کات. لە دیبیتکردنا لە ئەمریکا ترامپ لە ڕاستیدا مێسی سیاسەتە ینی مێسی دیبیتکردنە بە یەک ئەگەر بیرتان بێت لە بە یەک دیبیت کۆتایی بە بایدن هێنا و بایدن ناچار بوو دەست لە کار بکێشێتەوە. بەڵام ئایا کامەلا دەتوانێت کۆنتترۆلی ترامپ بکات؟ ئەمە پرسیارێکە و دەبێت چاوەڕێی وەڵامەکەی بکەین. زۆر ڕاستە نامەوە ئەوەی کە پێشبینیە کرێت کامەلا هاریس لەوانەیە تووشی شۆک ببێت لەلایەن دۆناڵد ترامپەوە چکە وەکو تۆ ئاماژەت پێ کرد دۆناڵد ترامپ کۆنتترۆلکردنی ئاسان نییە تەنانەت تیمەکەی خۆشی زۆر جار کێشەیان هەیە لە وتارەکانی لە بەردەم هەوادارانی لە هەفەی ڤینەکانی لەگەڵ میدیاکانی ئەمریکا دایمەن لە سکریپت ئەچێتە دەرەوە و بە کەیفی خۆی قسەکات و ئەوەش بێگومان
کێشە بۆ کاندیدەکان دروستەکە. ئێمە نەمەوێت باسی ڕووە جیهانیەکەی ئەم دیبیتە بکەین. بێگومان چۆن ئەمریکیەکان چاویان لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی وڵاتەکەیان سبەی شەو بۆ بینینی ئەو دیبیتە، چاوی جیهانیش بە هەمان شێوە لەسەر ئەو دیبیتەیە دەیانوێ بزانن ئەم دوو بربژێرە چیان پێ لە مەسلەی سیاسەتی دەروی وڵاتەکەیان کە کاریگەری دەبێت لەسەر هەموو جیهانیش. ئەو پێشبینیانە چییە لە ڕووە جیهانیەکەەوە بە تایبەتی لە ئەوروپا؟ ڕێباز خۆت دەزانی جیاوازی کات هەیە، ئەو کاتێک کە دیبیتەکە دەکرێت لێرە ڕەنگە زۆر کەس خەوت بێ، بەڵام لە ساڵانی دواییدا لە هەڵبژارنەکانی ئەمریکا وای لێ هاتووە زۆر کەس خۆی ئامادە دەکات بۆشەوە بۆ نمونە ئەو کەرستانەی کە پێویستە بیخوا، ئەوەی کە لە شوێنێکی ڕیلەکس بێ لەوێ بتوانێت سەیری شوەکە بکە، شوێ گەورە جیهانیەکە. دەزانین جاران دیبیتەکانی سەرۆکایەتی هەیەجانێکی زۆر گەوریان تێدا نەبوو، خەڵک گوێ لە نێوە ڕۆک دەگرت، پێیان گرنگ بوو بزانن کە پۆلیسی چۆنە، بەڵام ئەوەی لە سەردەمی ترەمپەوە هاتووە ئەوەیە کە دیبیتەکانی سەرۆکاتی لە ئەمریکا شۆیەکی یەکجار زۆر خۆشن کە دەبێت گوێت لێیان بێت. بۆ خەڵک لێرە بە لە ئەوروپا بە تایبەتی زۆر مەسەلە گرنگن، مەسلەی غەزێ، مەسلەی ئوکراینە، خۆ دەزانی مەسلەی پەیوەندەکانی داهاتووی ئەمریکا لەگەڵ ناتۆ، مانەوەی یاسەرکەوتنی هاریس لە دیبیتەکەدا گرنگە، چونکە دەزانن ناتۆ بەو شێوازە ئێستا دەمێنێتەوە، دەزانن لە شەڕی ئوکراینادا پشتیوانەکە بەردەوام دەبێت. ئەوانەی کە لێرە پرۆ غەزەن یا پرۆ فەڵەستینن دەزانن کە کەسێکی نەرم و جیاوازتر لە دۆناڵد ترامپ شانسی بردنەوەی زیاتر دەبێت ئەگەر لەم دیبیتەدا سەرکەوێت. من بەڕاستی دەمەویست لەسەر وردەکاری دیبیتەکەش شتێک بڵم. ڕەنگە کەمێک بە پێچوانەی ئێوە بیری لێ بکەمەوە. ئەوش هۆیەکەیەوەیە کە ئێوە زۆرتر وەکو هاوڵاتی ئەمریکا، وەکو شۆپێنەری بڵین میدیای ئەمریکی و ئەو لێدوان لە نێوەی ئەمریکاوە دەدرێن لەسەر دیبیتەکە یان لەسەر گرنگی دیبیتەکە ڕەنگە وەکو دەڵە ڕاتان لەلا گەڵاڵە بێ، بەڵام ئێمە لە ئەوروپاوە ڤیوێکی تۆزێک بێلایەنانەترمان هەیە. من پێم وایە ئەم دیبیتە بۆ کەمەلا هارس زۆر چارە نووسسازە، بۆ ترامپ گرنگە، ینی گرنگترین نییە. لەبەرچی لەبەرەوەی وەکو ئێوەش باستان کرد، ترامپ کەسێکە خوێنمەوە لە شوێنێک دەڵێ لە مێژووی کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکادا زۆرترین دیبیتی کردووە. ئەزمموی دوور درێژی هەیە، لەگەڵ هیلاری هەیبووە لە خولێکدا، لەگەڵ بایدن هەیبووە لە خولەکەی دواتردا، لەم خولەدا دیسان لەگەڵ بایدن هەیبوو. ئەوەی کە وای کرد بایدن بدۆڕێ، ینی دیبیتێکێک لای کەرەوە بێجارێ ڕابردەوە بوو کە بایدن خراپ بوو، نەکەوەی کە ترامپ یەکجار زۆر بەقوت بوو، بربژێرێکی خراپی هی دیموکراتەکان هەبوو. کەمەلا هارس جگەل لەوەی کە بۆ سوینگ ستیتسەوەی کە دەیڵەن ها ویلایەتانی خۆیان نێکلای نەکردێتەوە دەبێت پەیامی باشی پێبێ، لە نێو دیموکراتەکانیشدا ئەوەی کە من ڕاپرسێکم بینی زۆر کەسن کە هێشتا خۆیان بۆ کەمەلا هاریس یەکلای نەکردێتەوە، دەیانەوێت بزانن ئەو خانمە هێشتا چییە؟ ڕاستە بربژێرێکی زۆر ئایدیاڵیە، چونکە وەکو ژەن هیلاری کلینتنە، وەکو ڕەش بۆ نمونە باراک ئۆبامایە، وەکو دەڵ هەموو ئینگریدیەنتەکانی بربژێرێکی ئایدیاڵی بە خەونی ئەمریکی تێدایە، بەڵام خەڵک هێشتا زۆری لەسەر نەبیست و نەبینیوە. دەبێت لە بیرمان بێ ژنێکە لە بەلایەنیکەمەوە 1000 ساعتی لە دادگاکاندا تێپەڕاندووە، هەمیشە لە پێگەی تۆمەتبارکردن بووە، خەڵکی تۆمەتبار کردووە، تاوانکاری تۆمەتبار کردووە. بەڵام ئەم جارە لەگەڵ دۆناڵد ترامپێک دیبیتی هەیە کە لە ژیانیدا یەکتریان نەبینیوە، وەکو باز دەکەن، ینی ڕوبەڕوو یەکتر نەبوونەتەوە. بۆیە ئەو خۆی دەبێت زۆر باشتر ئامادە بکە، یەکجار زۆر بۆ یەک لایکەرەوەیە و مانگە هەنگوینەکەی لەم دیبیتەدا ڕوون دەبێتەوە کە ئایا بەردەوام دەبێت یاخود کۆتایی پێدەوت ترامپ بڵین هینەکە دەگۆڕێ، ئاراستەی ڕاپرسەکان دەگۆڕێ کە دەبینین جیاوازەکە زۆ گەورە نییە. ئەو خاڵی کە باسی کرد زۆر ڕاستە. دیبیتی جاری پێشوو لە نێوان ترامپ و بایدن کە بینیمان ئەنجامەکەی چۆن بوو، بایدن ناچار کرا کە لە کێبڕکێکە بێتە دەرەوە، وەکو تۆوتت ئەوە بوو کە بایدن زۆر خراپ بوو، نەوەکو ترامپ زۆر باش بوێ. بێگومان ترامپیش هەڵەی زۆر بوو، خراپ بوو، بەڵام بایدن ئەوەندە خراپ بوو، ئەوەندە کارەسات بوو بۆ دیموکراتەکان، چۆنەڵێ هەڵەکانی بایدن هەڵەکانی ترامپ شاردرایەوە و زۆر کێشەی بۆ دروست نەبوو. بەڵام ئەم جارە بێگومان بەو شێوەیە نابێ و کامەلا هاریس تەنیا ئەگەر مەسەلەی تەمەنەکەشی باس بکەین ئەوەیە کە لە ڕووی تەمەنەوە زۆر گەنجترە لە دۆناڵد ترامپ و قسەکەرێکی زۆر باشیشە و ئامادەکاریکی
زۆری کردووە. باسی ڕاپرسیەکانت کرد دەمەوێت نامۆ لە باسێکی دوایین ڕاپرسیەکان بکەین. بێگومان ڕاپرسیەکان پێش دیبیتەکە و دوای دیبیتەکە ئەگەری هەیە گۆڕانکاری بەسەر ئەو ڕاپرسیانەیە بێت. ئێستا ڕاپرسیەکان لە زۆربەی ویلایەتەکان یان لەسەر ئاستی ئەمریکا بەگشتی زۆر لە یەکەوە نزیکن. لە هەندێک لە ویلایەتەکان چەند خاڵێک هاریس لە پێشەوەیە. کێبڕکەکە زۆر توندە، بەڵام ئەگەری هەیە ئەم ڕاپرسیانە گۆڕانکاریان بەسەردا بێت بە تایبەتی لە دوای دیبیتەکە. نامە باسێکی ئەو ڕاپرسیانە بکەوە پێشبینیەکان چییە بۆ دوای دیبیتەکە؟ سوپاس ڕێباز لە ڕاستیە ڕێک وایە کامەڵا هاریس گەنجە و بەڵام ئەوش هەیە کە ترامپ ئەمڕۆ ئەوم خوێندەوە لە ڕاستیە لە مێژووی ئەمریکادا هیچ کاندیدێک کێندەی ترامپ بەتەمەن نەبووە. ترامپ بەتەمەنترین کاندیدی سەرۆکایەتی ئەمریکایە. ئایا ئەم دوو کاندیدەت چۆن ئەدایان چۆنە بێت بەیانی بۆمان ڕوونە بێتەوە لەسەر ڕاپرسیەکان وەکو خۆ ئاماژت پێدا ڕێباز دوایین ڕاپرسی ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردەوە چەند کاژێرێک لەمە پیش کە دەڵێ پیشانیەدا ترامپ و کامەڵا هاریس بە تەواوی یەکسانن، یعنی 47 بە 48% ئەمەش لە سنووری هەڵەی هامشایە مارجن ئۆف ئێرەر، واتە هیچ گرنگی نییە و 1% ترامپ 48%، کامەڵا هاریس 47%، واتە بە تەواوی یەکسانن و لەنانەت ئەمە شۆڕە بێتەوە بۆ ویلایەتانەی کە ویلایەتی یەکلاکەرەوە ناوە برێن، ئەو ویلایەتانی کە 6 ویلایەتێکن لەوێش بە هەمان شێوەیە. بۆیە ئەم دیبیتانە هەر هەڵس و کەوتێکە ئەم کاندیدانە ئیکەن گرنگی خۆیە بێت، بەڵام لەسەر کاریگەری دیبیت کەوکو باست کرد کاریگەری دیبیت ئایا تا چەند کاریگەری هەیە لەسەر گۆڕینی دەنگدەری ئەمریکی، گۆڕینی دەنگی خەڵک بەپێی ئەو دیراسانەی کردراون، بەپێی ئەو توێژنەوانی لەسەر دیبیتەکانی پێشوو کراون لە ڕاستیە کاریگەری دیبیت کاریگەرێکی زۆر کەمە. با بە نمونەیەک دەست پێ بکەم. دوای دیبیتەکەی بایدن و ترامپ تەلەڤیزیۆنی CNN ڕاپرسیەکی خۆی بڵاو کردەوە. ڕاپرسیەکە نیشانی دا کە ئەو دیبیتەی مەسمەوەیە کە بایدن چەند خراپ بوو. ڕاپرسیەکە نیشانیدا 81% ئەمریکیەکان دەڵێن دیبیتەکە هیچ کاریگەری لەسەر بۆچوونی ئەوان نەکردووە. تەنیا 5% ئەمریکیەکان گوتبوویان ئەم دیبیتە بۆچوونی ئەوانی گۆڕیوە، 14% گوتبووی دوودڵی کردو نازانن دەنگ بە کامیان بدەن. یعنی ئەبینی بەشێکی هەرە زۆری ئەمریکیەکان دیبیت کاریگەری لەسەر ڕایەنە. ئەمە بە مەشتێکی ئاساییە. بۆچی ئاساییە؟ چونکە بەشی زۆری ئەمریکیەکان و هەموو کۆمەڵکایەکی تر ئەندامی دڵسۆزی پارتەکانن، دڵسۆزێکی گویان بۆ پارتەکان یاخۆت کاندیدەکان هەیە کە هیچ شتێک بۆچوونیان ناگۆڕێت. بۆیە لەم دیبیتەیە بەیانی کامەڵا هاریس و ترامپ جەختیان لەسەر 15 بۆ 110 ئەمریکیەکانە، ئەوانەی کە دەنگی خۆیان یەکلا نەکردوێتەوە دەکرێت دەیانەوێت خۆیان وانیشان بدەن کە ئەمان کاندیدێکی باشترن و دەیانەوێت کاریگەری لەسەر دەنگی ئەو کەسانە بکەن. هێمن دەگوترێت لە هەڵبژارنەکانی ئەمریکا دەنگی سربەخۆکان بێلایەنەکان یەکجار گرنگە بۆ یەکلاکردنەوەی هەڵبژارنەکان و ڕووی هەردوو پارتەکەش ڕووی بربژێرەکان زیاتر لەو دەنگدەرانەیە ئەوانەیە یەکلای دەکەنەوە. پێت وایە ئەم دیبیتە بتوانێت چۆن بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری دروست بکات لە دەنگی دەنگدەرە بێلایەنەکانی ئەمریکا؟ لەبەر ئەوەی سوۆشال میدیا ئێستا زۆر گرنگتر بووە لە جاران تۆڕە کۆمەڵایەتەکان و هەردوو کەسی کە بەشدارن لە دیبیتەکاندا زۆر باش دەزانن سوۆشال میدیا بەکاربێنن بۆی وەکو دەڵێ ڤایرال ببن ها حرەکەکانیان شتەکانیان، بۆیە بێگومان ئەمە تەئسیری دەبێت. من وەکو دەڵێ لێکۆڵینەوەی زۆرم لەسەر کەسایەتی کەمالا هاریس کرد لەسەر ئەو دیبیتانەی کە کردوێتی کاتی خۆی لە کالیفۆرنیاش کردوێتی هەم لەسەر ئاستی ویلایە دوایی لە قۆناغەکانی دواتریشدا یەکێکە لەو ژنانەی یا لەو سیاسیانەی کە باش دەزانێت ئەم مەسەلەیە بجوڵانێت چۆن وا بکە بە ئاسانی بگاتە چاو گوێی خەڵک بۆی کاریگەریان لەسەردا بنێ. بۆ نمونە کام دانسە ئەمڕۆ ترێندە یا کام حرەکەی شان کە بیکات زۆر کاریگەری دەبێت. ئەمە وای کردو کە کاری ترامپ لەم دیبیتەدا قورستر بێت، چکەمە جۆ بایدنێکی سەنگینی خاوەن تەجروبەی چەندین ساڵی سیاسی نییە کە زۆر خەریکی ئەوە نەبێت کە لە سوۆشال میدیا چ دەگوترێت، بەڵکو خەریکی نێوەڕۆک بێ خەریکی ئەتەکێت و پرۆتۆکۆڵ و مامەڵەی سیاست مەدارانە بێ. جاران ترامپ خۆی شوەکەی دەکرد ئەو بڕیاریدا کە ترند چی بێت، ترند سەتەر بۆ بەڕاستی. بەڵام ئەم جارامە دەگۆڕدرێ بەهۆی ئەوەی کە کەمالا هاریسە کاتۆکە گوتم کە
ینی لە کوردەواری خۆماندا قسەیەکە دەڵێن کابرا تووشی هین ڕەشی خۆی بووە بەڵام ڕێک ترەمپ ئەم جارە وای لێ هاتووە ئەمە چی کردووە ڕێباز نامۆ بێگومانەوە لە من باشتریش دەیزانن لە دیبیتەکانی سەرۆکاتیدا هەمیشە دوو بەربژێر دەهاتن بەو پەڕی ڕێزەوە مەسەلەنەوەی ئۆباما و زۆری پێشترم سیر کردێتەوە تەوقە لەگەڵ یەکتر دەکەن زۆر ڕێزی یەکتر دەگرن لەسەر نێوەڕۆک بەڵام زۆر قسەی ڕاشکاو پێکەوە دەکەن واتە ئینسانی سەنگین پێکەوە قسە دەکەن لە سەردەمی ترمدا ئەمە هەموو گۆڕانکاری بەسەر دەهات مەجبور بوون کتانکا کە دەبێ مایکدا بخرێت دەبێ قسە بە یەکتر نەبردرێ بەڵام کەمالا هاریسێک هاتووە کە منەتی بەوە نییە کە قسە ببردرێ ئەمە بایدن نییە لەو پەڕی ناڕەحەتیدا بە ترەمپ بڵێ دەمت داخە ئەمە جوابی دەداتەوە چکە بینیمانە لەگەڵ مایک پێنس پێی گفتی من قسە دەکەم وانیا گوێ بگرە وەختیەوە نێت تۆ قسە بکەیت بۆیە شتا کۆمیدەکەوەیە کە جاران ترەمپ لەبەر ترەمپ مایکدا دەخرا لە دیبیتەکاندا بەڵام ئەم جارە ترەمپ خۆی پێداگیری دەکات بزانن ئەمەندە لە هاریز دەترسێ پێداگیری دەکات لەکا کە دەبێت مایکدا بخرێت مایکدا نەخرێ من بەشداری لە دیبیتدا ناکەم هاریز دەڵێ بادا نەخرێ من دەبێت قسە بە یەکتر ببڕێ ئەمە شتێکی وەکو دەڵێ زۆر ئایرۆنیە زۆر ڕاستە ئەوە شتێکی سیر بوو بەڕاستی کە کامپینی هاریس زۆر پێداگر بوون لەسەرەوەی کە مایک کراوە بێ بەڵام ترامپ دەیویست دابخرێ دێنە سەر مەسلەی فۆرماتی دیبیتەکە و دیبیتەکە بە شێوەیەک ئەنجامەدرێ بەڵام نامەوە پێم خۆشە باسی گرنگی دیبیت بکەین لە نێوکایی سیاسی ئەمریکا دیبیت مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ئەمریکا بربژێرانی پێشووی سەرۆکایەتی خولەکانی پێشووتری سەرۆکایەتی بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو چەندین دەی ڕابردوو دیبیتی زۆر زۆر گەرم و گوڕیان کردووە باسێکی ئەو سیاقە مێژوویە پێم وایە گرنگە بیکەین بۆچی دیبیت گەیشتووە بەم وەزعی ئێستا لە ئەمریکا بەم دۆخی ئێستا ئەم گرنگە مێژوویە ئەگەر هەیەی چ گرنگیەکە لە ڕووی مێژوویەوە زۆر دروستە ڕێباز منداران بەڵێ زۆر دروستە ڕێباسێ من بەڕاستی دیبیت لە ئەمریکا نەریتێکی زۆر کۆنی هەیە ئەگەرێتەوە بۆ نیوەی سەدەی 19 دروست ساڵی 1950 ئەمە مێژونووسانی سەرۆکایەتی بۆ کاتەیە گەڕێنەوە کاتی خۆی کە ستیڤن دەگلاس لەگەڵ ئەبراهام لینکن دیبیتیانە کرد بۆ ماوەی سێ کاژێر دیبیتی درێژیانە کرد لەسەر کۆیلایەتی سڵەیڤەری لە ئەمریکا ئەو کاتە بێگومان تەلەڤیزیۆن نەبوو بەڵام خەڵکی دەچوون ڕاستەوخۆ لە ئامادا بوون و گویان لە دیبیتەکە کرد بێگومان ئەزانین ئەبراهام لینکن لە دیارە لەو دیبیتانەدا براوە بووە و دواتر کۆتایی بە کۆیلایەتی ڕەشپێستەکان لە ئەمریکا هێنا ئەگەر کە ئێستا بیرەکەیتەوە ئەبینیت ئەبراهام لینکن ئەو کەسەی کە کۆتایی بە کۆیلایەتی ڕەشپێستەکان هێنا لە ئەمریکا سەر بە پارتی کۆماریەکانە هەمان ئەو پارتی کە ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرپەرشتیەکات نوێنەرایەتیەکات لەلایەکی دیکەوە کامەڵا هێرز وەکو ژنێکی ڕەشپێست نوێنەری پارتی دیموکراتەکانە ئەو پارتەی کە لە سەردەمی لینکندا دژی ئەوە بوو کۆیلەکان ئازاد بکرێن دژی ئەوە بوو ڕەشپێستەکان ئازاد بکرێن لە کۆیلایەتی و تەنانەت دژی دەنگدانی ژنیش بوو بێگومان تا ساڵی 1940ەکان ژن مافی نەبوو لە ئەمریکا دەنگدان سەیری کە دنیا چەندێک گۆڕاوە پارتەکەی کامەڵا هەرس ڕۆژانێک دژی ئەوە بوو کۆیلەکان ئازاد بکرێن ئەمڕۆ نوێنەرەکەیان ژنێکی ڕەشپێستە بۆ سەرۆکایەتی پارتەکەی ترامپیش کە ڕۆژانێک کۆیلایەتی کۆتایی پێێنا لە ئەمریکا ئەمڕۆ دۆناڵد ترامپ نوێنەرایەتیەکات بەڵام یەکەمین دیبیتی تەلەڤیزیۆنی وەکو ئەم شێوەی کە هەمانە هەیە من ڕێباز دەگەڕێتەوە بۆ ساڵی 1960 کاتێک کە لە نێوان جۆن کەنەدی و ریچارد نیکسۆندا ئەنجامدرا ئەو کاتە ماوەی چەند ساڵێک لەمەوە پێش راپۆرتێکم بۆ ڕووداو کرد لەسەر ئەوە دیدارێکم لەگەڵ مێژونووسێکی سەرۆکایەتی کرد لەسەر ئەو دیبیتە قسەیەکی زۆر سەرنجڕاکێشی بۆ کردم گوتی ئەوانەی ئەو کاتە گویان لەو دیبیتە بوو لە رادیۆ گویان لە دیبیتەکە بوو پێیان وا بوو ریچارد نیکسۆن بە دڵنیاییەوە دیبیتەکەی بردووەتەوە بەڵام ئەوانەی کە لە تەلەڤیزیۆنەوە سەیری دیبیتەکەیان کرد پێیان وا بوو کە جۆن کەنەدی دیبیتەکەی بردووەتەوە ئەمیش وەکارەکەی بۆ ئەوە گەڕاندەوە گوتی چونکە بەڕاستی نیکسن قسەی زۆر جوانی کرد بەڵام لەبەرەوەی لەسەر تەلەڤیزیۆن عراقیە کرد و وا دەرەکەوت مرتاح نییە لەسەر تەلەڤیزیۆن کەنەدی زیاتر مرتاحتر دەرکەوت ئەوانەی سەیری تەلەڤیزیۆنیان کردو و پێیان وا بوو کەنەدی ئەدای باشتر بووە ئەمەش دەریەخات کە تەنیا ئەو قسانەیەکی گرنگ نین بەڵکو شێوازی دەرکەوتن و جلوبەرگ و
ئەو شتانەش گرنگی خۆی هەیە لە دیبیتکردن. ئەمێ باسێکی جیاوازیەکانی لە ترامپ و هاریس بکەین لە ڕووی پۆلەسیەوە یاخود لە ڕووی سیاسی و ئەجندای سیاسی هەردوو بربژێرەکەەوە. کۆماریەکان دەڵێن ئیدارەی هاریس درێژکراوەی بایدن دەبێت هیچ جیاوازیەکی نابێت لەگەڵ ئیداری بایدن، چونکە جگەلەوەی کە ئەو کاندیدی دیموکراتەکانە ئەو 4 ساڵیش جێگری سەرۆکی ئەمریکا بووە کە جۆ بایدن بووە. بەڵام لەگەڵەوەشدا جیاوازیەکی یەکجار زۆر هەیە لە زۆر بواردا لە نێوان هاریس و ترامپ، هەم لە پرسی ئابووری ئەمریکا کە پرسێکی یەکجار گرنگ و نێوخۆییە و پەیوەندی بە ژیانی ئەمریکەکانەوە هەیە کە ئێستا هەڵاوسانێکی زۆریش لە نێوخۆی ئەمریکا هەیە. ئەوەش پرسێکی گرنگی کێبڕکەکانی نێوان هەردووکیانە و لە تا دەگاتە پرسی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و مەسەلەی ناتۆ ئۆکرانیا و غەزە. هێمنەمەیە لەو مەسەلە سیاسی و ئەجندای سیاسی پۆلەسی نێوان کاندیدەکان لەسەرەوە قسە بکەین. گرنگی ئەمە لەم دیبیتەدا چییە؟ ئایا چۆن بربژێرەکان خۆیان ئامادەکەن بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە؟ تایبەتی پێم خۆشە تۆ لە ڕووە نێودەوڵەتیەکە و باسی سیاسەتی دەرەوەی ئەمریکای هەردوو بربژێرەکە بکەی بە تایبەتی لە پرسی ئۆکرانیا و غەزە و بەگشتی جیهان. زۆر جار پێکەوە باسمان کردووە ڕێباس و لەگەڵ نامۆش بێگومان زۆر کەس وا دەزانێت کە ترامپ هات سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگ و ڕیشەوە دەگۆڕدرێت کە ئەمە ڕاست نییە بەڕاستی و ترامپ ڕەنگە لە بانگەشەکانی هەڵبژاردنەداشتی زۆر ڕادیکال بڵێ، بەڵام ناتوانێت گۆڕانکاری ڕادیکال بکات لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا لە مەسلەی هاریکاری نێودەوڵەتی هاریکاری سەربازی ئەوانە. چیرۆکی یان دیرۆکی کۆماریەکان دەزانین جیاوازیان لەگەڵ دموکراتەکان لە سیاسەتی دەرەوەدا ئەوەیە کە دموکراتەکان بڕوایان زۆرتر بە سۆفت پاوەر هەیە، بڕوایان بەوە هەیە کە سیستەمەکانی دنیا بنکۆڵ بکەن. بۆ نمونە پوتین هێندەی لە دموکراتەکان دەترسێ، من دڵنیامەوەندە لە ترامپ ناترسێت، چکە ترامپ نوێنەرایەتی بیرکردنەوەیەکی کۆماری دەکا کە لە زۆر شوێنی دنیا بە زەبری هێز سیستەمەکانیان گۆڕیوە، بەڵام دموکراتەکان بڕوایان بەوە هەبووە کە دەبێت NGO لەوێ زیاد بکرێ، مەسەلەی مافە دموکراسیەکان زەق بکرێتەوە، ئازادی میدیایی هەبێ، نازانم کۆمەڵێک شتیوە اینجا وردە وردە شتەکە بڕوخێ لەگەڵ ئێران بە ڕیفۆرم هەوڵ بدەن سیستەمەکە بگۆڕن، وا بکەن کە چەکی ئەتۆمی نەبێ. کۆمارەکان دەڵێن کە هێڵی سووری تێپەڕان دەبێ لێ بترێت. پێم وابێ ئەمە هینەکە جیاوازیەکەیە لە نێوەڕۆکدا هەردووکی هەر یەک شتە، هەردووکی بە هەمان شێوە دەیانەوێت کاریگەری لەسەر ئەو شتە نێودەوڵەتیانە دابنێن. لە مەسەلەی ئۆکرانیادا ترامپ زۆر ڕاشکاوە لەوەی کە شێوازی پشتیوانیکردنی ئەمریکا لەو مەسەلەی شەڕەدا دەبێ بگۆڕدرێت، بەڵام ئەوە بە معنانیە کە ئەگەر ترامپ هاتی تر تەواو ئۆکرانیا دەستی لێبەردەدرێ و رووسیا داگیری دەکات، چکە ئەمە دەرهاویشتەی جیۆستراتیژی هەیە لە منتیقەکە و ترامپ قەت ناتوانێت بڕیاری وا گەورە بدە. بینیمان لە ڕۆژاوای کوردستان قەرارێکی داد دوایی لەژێر گوشاری هەر نێوخۆی ئەمریکادا مەجبور و قەرارەکەی گۆڕی وانە. بۆیە ئەوەی کە هەیە وەکو گوتم ئێمە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا ستایلی جیاواز دەبینین، بەڵام لە نێوەڕۆکدا کەم تا زۆر هەمان شت دەبین کە جێبەجێ دەکرێت. ئەویش بەرژەوەندی درێژخایەن و استراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هێشتنەوەی ئەمریکا وەکو دەڵێن بەهێزترین هێزی دنیا. دەست خۆش هێمن نامۆ دەگوترێ دیبیت و گفتوگۆ کرۆکی دیموکراسیەتە، ئەنجامدانی هەڵبژاردن لەوانەیە تەنیا ڕواڵەتی دیموکراسی بێ، بەڵام گفتوگۆ و دیبیت خاڵێکی یەکجار گرنگن لە هەر دیموکراسیەکدا. ئەمریکراسی کۆتایی هات تا بەرنامەیەشکە خواتان لەگەڵ.